بەداخەوە حکومڕانانی هەرێمی کوردستان یعنی بێباکن نەک لەوە بێباکن کە موچە خۆرەکانیان نادەن موچەی فەرمانبەرەکانیان نادەن و خەمساردن لە ئاستی ئەو هەموو مافەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بێدەنگن خۆشیان بەشێکن لەو هەموو دزی و گەندەڵیەی کە لە هەرێمی کوردستان نەکرێ و لە خواردنی سەرۆت و سامانی گشتی و بە هەدەردانی سامانی گشتی ئەمانە حەقی ئەوەش بە هاوڵاتیەکانیان نادن بێنە سەر شەقام حەقی ئەوەش بە فەرمانبەرەکانیان نادن کە داوای مافەکانیان بکەن یعنی ئەمە لانی کەم دەرخەری ئەو حەقیقەتەیە کە ئەم ئیدعای ئازادی و دیموکراسیەتەی ئەیکەن وەکو چۆن حکومڕانێتەکەیان تا سەر ئێسقان بە هەدەردانی سەرۆت و سامانی خەڵک و چاوپۆشی لەو هەموو گەندەڵی و مافیانەی لە هەرێمی کوردستان هەیە ئەوی کەشیان یعنی وەکو بڵقی سەرئاوی لێ هاتووە کە لەگەڵ ئەوەی یەک ڕۆژ خەڵک هاتە سەرجادەوە داوای مافەکانیان کرد تەقەبولی ناکەن و هێزەکانی ئاسایش و هێزە ئەمنیەکان بەردنە گیانی خەڵک و حکوومەتێک کە بەم شێوەیە بەردەوام بێ کە ئێستا هەیە پەرلەمانێکی دەستەمە و دەستەوەستان لە بەرامبەریدا وەکو خۆتە زانی هەر بۆیش تەبەن نەخشەی دەستەی سەرۆکاتیەکەیان وادانە کامەی حکوومەت بیەوێ پەرلەمان ئەوە بکاوە پەرلەمان ڕۆڵە ئەساسیەکەی خۆی نەبینێ وەکو دامەزراوەیەکی شەرعی یاسایی کە ئەمەی ڕوویدا لە پەرلەمانی کوردستان وەرچەرخانێکی باش بوو لە کاری پەرلەمانی کوردستان و ئومێدێکی دایەوە بە خەڵک و دەنگدەران کە بەڵێ کۆمەڵێک نوێنەر هەن کە پارێزگاری لە دەنجی ئەو خەڵکەکەن پارێزگاری لە مافەکانیانەکەن ئەزانی کۆمەڵی ئیسلامی تەبان لە ماوەکانی ڕابردوو هەتا ئێستاش یەکێکە لەو هێزە سیاسیانە هیچ ڕۆژێک و هیچ کاتێک لە بەرامبەر حەقی خوراوی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بێدەنجی هەڵنەبژاردووە و هەرگیز بەرامبەر خراپەکاری بەرامبەر ستەم بەرامبەر گەندەڵی بەرامبەر دزی بەرامبەر ئەو هەموو ڕاوڕوتەی لە هەرێمی کوردستان هەیە ئێمە بێدەنگ نابین ئمە پەرلەمانتارەکانمان لەو ڕێباجیان داوە پەرلەمانتاری ئێمە هەیە پارێزبەندی لێوە گیراوەتەوە ڕێگای تەندروست بۆ دەسەڵات لە جیاتی ئەوەی ڕوبەڕووی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان بێتەوە کە مافخراوەکانن باشترە ڕوبەڕووی ئەو کەمینە لە دز و گەندەڵکاران بێتەوە کە مافی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانە خۆن ئەمان بەڕاستی ئەو شعارانەی بەرزیان کردەوە با بچنەوە سەر کارنامەی حکوومەتەکەیان کە وعدیاندا بوو چاکسازی بکەن بەڵێنیاندا بوو کە هەنگاوەکانیان بۆ خزمەتی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت ئەگەر ئەتوانن دەستکەن بە چاکسازی بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە دزینی دەستی دز و گەندەڵکاران لە هەرێمی کوردستان کاتێک کە ناتوانن باواز بێنن با ڕێگا بدەن هەڵبژاردن بکرێت ئەوەی کە بەشدارە لەم حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەو بەشێکە لە قەزیەکە و مافی ئەوەی نییە بڵێ من لەگەڵ خەڵکم یعنی حەق نییە ئەمانە لولەی چەکەکانیان بکەنە هاوڵاتیانی کە ئەمانە خوشک و برا و کەس و کوڕ و کەسی خۆیانن ئەمانەی کە ئەوان پەلاماریانە دەن مامۆستای کوڕکچەکانی خۆیانن هاوڵاتی وڵاتەکەی خۆیانن داوای مافی ئەوانەکەن